ئارەزووی گەلی کورد بۆ سربەخۆبوون لە هەر پارچێکی کوردستان بەردەوام هەوێنێک بۆ شۆڕشە یەک لە دوای یەکەکانی. هیچ کات سنوور نەیتوانیوە ڕێگر بێ لە بەردەم ئەم هەستە. بۆیە لە هەر پارچەیەک شۆڕش کرابێت کوردانی پارچەکانی تر گیان لە سەردەست لە خزمەتی پاراستنی خاکی کوردستاندا بوون. جافر مەنوچەری نیشتەجێی شاری جوانڕۆیە و لە ساڵی 1962 پەیوەندی کردووە بە هێزی پێشمەرگە و بەردەوام لە خەباتدا بووە. من لە سپیۆر لەدایک بووم. لە سپیۆر لەدایک بووم دەوری 5 مانگان 6 مانگان وبووم. باوکم لە قینی زەمانەی شاو زەڵم و زۆڵی شا ڕای لە سپیۆر ڕایان کرد هاتکرد لای ماڵە حەمەساڵەوە. هاتکە پەنای دا ماڵە حەمەساڵەوە. عەرز بکەم ئیتر ماگە سۆ لێ هەتا من سنعم گەیگە 12 و 10 و 12 ڕێم بۆ عێراق لێ 2-3 ساڵ لە عێراق و مزوری ئەم و جوتیاری ئەو شوانی و ئیتر خۆم تەنیا خوا نێشکم بوودا کەسم شکنەوە. ئیتر وردە ڕێم لێ خەڵکم شناسەم کردوە خەڵک و مەلیک ڕێ عەبدولکەریم هاتە سەری دەور. عەبدولکەریم هاتە سەری دەور وتیان کێ ئێرانیە بێ و بڕۆ خۆی بکەوە سیاسی. ئێمەی ڕین بۆ چاوگی بۆ کۆچەک و بۆ هەڵە بجەوەنەوە کردینیانەوە مەکتەهینی ئەنی سیاسی. جیرەیان بۆ بڕینەوە و لێ دایانیان و عەبدولکەریمیش هەرکێ پیاکانی گشت قورعاندا. من قابیلی ئەومەنەوە قورعانم بگەن. قورعانی دا خەیانەت نەکەن لە عێراق. ئاغای قایزا و وەکیڵ و گشتیان لێو نەبازا. وتیان ماڵی سەیە هەنەسوورەوە لەرە منی ڕیم بۆ ماڵی سەیە هەنەسوورە خۆم پێناسی و پێشمەرگەها ئەو مەنتیقانە گەل جەماعەتی عەلی ئەسکەری 61 و 62 وتیان مەقڕیان داناگە مەقڕی پێشمەرگەیان دامێنیا لە بۆمە و سەرتەک. وتمە سەیە هەنەسوورە وتم ئاغا سەی وتیا وتم من گەرەکمە بوومە پێشمەرگە و نامناسن و پێشمەرگایەتی ئەو وەختی چە وایە بڕۆی 2 ساڵ 3 سات تەتەری بکردایە احتیباریان پێ نەکردی تا ئانجا تفەنیان پێوەیە. منی هەرسام ڕیم وتمە سەی وتم قازێکم بێرێ با بڕۆم بۆ سەرتەک ئەومە پێشمەرگە. فازڵ تاڵەبانی لێ مەسوول و قازەکەی سەیدی باین کرا حەمەکەریم عەرەب کوش. باین کرا حەمەکەریم عەرەب کوش وتی سەی هانەسوورە قازێکی نووسیکە بۆ هێمە ئەم کوڕە جوانە هاتکە بێوە پێشمەرگە و تەتەری و مەتەری پێمەکەن و تفەنگی بێنی. حەمەکەریم عەرەب کوژی وتی دەی باشە کاک فازڵ تفەنگێکی بەرێت تفەنگ پێشچیرێکی ئینگلیزی و بڕنەواسە فیشێکی ئینگلیزیە خوارد. دایان پێم حەمەکەریم بەدمی لێلی خۆیان. جافر مەنوچەری هەر لە سەرەتای پێشمەرگایەتیدا لە چەندین شەڕ بەشداری کردووە و دوای تێپەڕبوونی چەندین ساڵ و ئەزموونێکی سەرکەوتوو پلەکەی بەرز کراوەتەوە بە سەرپەل. چوار کڵاو مەرکەزێکی حکومەتی تیا و ئەمە ئاسکەروچنەوە مەرکەزێکی شورتە و وەڵا خەوەریان پێداین وتیان جاش و جێش هات کە ئەڕوا بۆ مەرکەزەکەی چوار کڵاو ڕاکەن چوار کڵاو حکومەت ڕێبووی. حکومەت ڕێبووی لێ مەعسکەرمان بۆ دانێن و نەیاڵ بگیرین مەغفەرەکە. ئیتر دەوری 40-50 نەفەرین. ئەم 40-50 نەفەرە دەلیۆ دەسە بەشمان کرد. تارێژ وا بانی سەریانە و جاش و جێش ئەڕوا. جاش و جێش تێ ئەڕوا بۆ مەغفەرەکە. ئۆلحاسڵی ئێمە بەری جاش و جێشمان کرد وەکو ئەرا و کە چڵاوە فاسیڵەی ماوە بگەتە مەغفەرەکە نەمانیاڵا. تارێ ڕەمیەکە دامان لە جێشەکە کەوتینە بەینی مەغفەرەکە و جێشەکە. تارێ ڕەمیەکە وەڵا جێشمان شکان و ئینجازیان بۆ کردی هاتینەوە سەرتەک ڕان لێ چەند ڕۆژێ دانیشتنە هەفتەیە و لەجێ ئەو ڕینەوە بۆ بەمەوە سەرتەک کە عەبدوڵڵا منی هاوڵ بۆ تۆیڵەوە بیار خسمیە پەلی عوسمانی عەلی چەتوو کەم بوومە سەربەر خۆ. وەڵای دەوری 45 ساڵ 44 ساڵەوێ ڕێم بۆ لای ڕەفیقوشوو دۆسم بوو شناسم بوو لە لێ ڕەفیقم بوو هەروای تر هاتۆ سەرما ئەو ئەکسمەگەر بۆ یادگاری و ئەوەی خواریشە دەوری 30 ساڵێوێ 35 ساڵێوێ ئەوچە گرتمە ئەوی 35 ساڵێوێ بچووک و ئەیچم گەورە کرد
هەروە تااقتم وای لێلی ئەکسی خۆمە مایتر لێلی ئەکسی ترە نیێسم هەروە وتم بابێت فرەمە ئەکس وتم هەروە لە خۆم و تێت و سەرمەوە قاپیان نەوێرم و خاسیەکەم و بيسيما كرياو حسين بين جوارات وجماعتك وقوتك وعليو امانه اي ترى بيجمريت دو نفريت لجماعتي تشكي قلت واش خوالي انا دادو ايرانيات كلي بو بيجمرك قشي انتصالي ليلي كابو تكلا ينرن كومك اما اي ترى او فاصله من لبمو جماعتي على حسين ونعتن بويه نعتن اوني ناردو بو منطقه برزنجو سليماني ويميلوين من يجهر قرك مو نزيق بومو بإنجازة بكمو بروم تشاوم بيان كي مجال منو والله ليلي عثمان علي شتونا هي ما يجهر حوالك الرين بو برامبري بينجوان بو كيلو مسو لو نقاباني بينو برامبري جيشي ماري بينجوان بيوسين والله الرين لو قينا خلو حسين بو تقريبا مانيك هي ما لوين الليلي جماعتي علي سنوان نقاباني ولا برامبري بينجونو أرزو بكم چند ڕۆژێکی پێش و دەوری 10 ڕۆژ 15 ڕۆژی پێش و خەڵاسێن بۆوان کەوتنە ڕێو قەمەرەیەکیان گرت و چوون وڵای 5 ڕۆژ 6 ڕۆماینەوە تا ئینجازەیان بۆ کردی اینجا کاگدریز ئینجازای بۆ کردی نوتیان بێن بڕۆین بۆ لای بەرزانی چون بۆ لای بەرزانی نوان وەتاقێکی درێژی هەست دەوری 25 کورسی وا لای وەتاقێکی درێژە و چەم و چوڕێک و هێمە دەوری سعات نیو سعات دانیشین ئانجا هاو بەرزانی هاو لە دەمی ئەو دەرگا دانیشت و خەڵۆ حسێن بۆی لە پاڵیا و کاگدریز لەم ژوورتری و ئیتر کەس لە خواری حسێنەوەنە و لە خواری بەرزانیەوە خۆی ئاخری کەس ئیتر دەستماچکردنی لە لای حرام و نە ئێڵا کەس دەسی ماچکە نە دەسی کەسیی ماچەکرد وڵای ئیتر دانیشتین و کەوتە قسەکردن لە پڕۆ هاوپێ لە پڕۆ هاوپێ حەکی جوای خۆی داوە حەدیسێکی خوند و جوای کاورەیە داوە ئەیزانەی لاجەکەی چیە دەمتە دڕیوەی بابی خۆم کوڕی خۆم وە زوانی خۆی قسە بکەن من تێدەگەم وەڵا هاتە سەرێ من وندیش وتم ئەزبەنی من کاورایەکی ئێرانی جوانڕۆیم و لە 62 پێشمەرگەم و نەڕیگم وەلای هیچ حیزبێ و نە خەیانەتم کردگە لێلی کەسا و نە تفەنگی کەسم برگە و نە هیچ خەیانەتێکم نەکردگە و ئەما من هاتکم بۆ لای جەناب و من ئەچمە لای جەماعەتی ئاغای حسێنەوە فەرمووی باشە با تەواو بێ تۆ بڕۆ لێری خەڵۆ حسێن بۆەوە بڕۆنەوە لە منتیقەیەکە تان بۆتان دانێن و احترامی خەڵۆ حسێن ببوون و مەسئولیەتی خۆتان ئەنجام بن و قۆی دەرەکی مەک ئیتر نۆرەی خەڵکەکە گشتی هات و بەیانی کاگدریز قازی نووسی بۆ خەڵۆ حسێن بۆ هاتینەوە شەو لێ نەخەوتین هاتینەوە بۆ جێیەکەی خۆمان چوم تا بازار هاتمە سەرکی ماڵی سەریاسمدا و لای خانکەی سەریاسم و سەریاس دوێنە و کرێکار و هۆسا کاریەکە و گڵوگەچەکە خەریکە هۆسا و کاریگەر لێونە و گوڵباخ مەنوچەری خێزانی جافر هەر لە ماڵی باوکیەوە لە هەڵەبجە لەگەڵ شۆڕشدا ئاشنا بوو براکەی لەگەڵ جافر هاوسەنگەر بووە ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ ئاشنابوونی لەگەڵ جافر و لە ساڵی 1972دا ژیانی هاوسەری پێک بێنن ئەڕۆیشتووە 3 مانگ جارێ 2 مانگ جارێ 5 مانگ جارێ 10 ڕۆژ 15 ڕۆژ دانیشتووە ئەڕۆیشتووە ترەوەنە زوو نەهاتۆ سەردانمان کاوە جارجارێ ڕەفیقی شتێکی هاتۆ خەبەرشتی بۆ ناردین و ئەوە تاین لە کوێوە تاین لە ئەحمەوە تاین لە فڵان شوێن و ئەوە تاین لە دەشتی شارە زور و ئەتر نەوەعا خەبەرمان هەر ئەزانی کەم تاکوتێ ئەوەنە درەنگ هاتۆ مناڵەکانم گەورەیە بوو نێناسی ئەسا و لقمانەوە تا لە عێراق کەڕەتی هاتۆ نێناسی تی گوڵباغە من مناڵی کێیە منی ژوتم وەڵا ئەوە مناڵی ئەو دەراسێمانەیە بۆ سەردانی تۆ هاتۆ تی ڕاستی دوایتم کورەوەک مناڵی خۆمانە کوڕەکەی خۆمان تی بەخوا نەمناسی وتم ئاخرەوە نییە ئەوەنە زووزوویەی تۆ محیبەتەکەی ئەوەنە ئەڕۆی نایە تۆ مای وەختەیە تۆ مناڵەکانم ناناسی دێردێرە هاتمەڕۆڵە مناڵی خۆم نێناسی ئەمی ژێوی وای لەکوێوە مانەوە منیش وە شوێنی پێشمەرگایە ئاگەڕێم و ئەمزانێن پێشمەرگایەتی شەڵار حورمەت پەیاکاڵ مجێت نەتیجەری و سەر لە خوا وەزیایە کورد سەربەرزێ پێ هەرەژی و خاچ خراویە
سارە بێ نەوێ خانگ بێ بەس گوزەرانێک بێ و حرمەتی تیاوێ حرمەتی تیاوێ شەرەفی تیاوێ مهم نییە سەرۆت و سامان و ماڵ و ئەمانە وەختی ئەقڵم گرت زانیم باوکم پێشمەرگەست لە 5-6 ساڵان نەزانیم باوکم پێشمەرگەست واتر دایکم قسەی بۆ کردین ئەمان پرسی باوکمان وا لێ پێی وا لە ناو پێشمەرگا و خەریکی شەڕ پێشمەرگایەتیەکە و لەگەڵ مەڵام مستەفا و بەرزانی ئەوان پارتی و نە کەمە هاتەوە وای بوو 6 مانگ جارێ 7 مانگ جارێ ساڵێ جارێ هاتوو بیشتر لە ناوی جەپەوشتاوە لە شەڕە زۆر سەخت و ژیانمان و باوکمن و لەسەرمان پارۆمارە دەربێرە و مە هەر بە سەختی و نیگەرانی گەورە بووین تا من ئەقڵم گرت من ئەقڵم بگرت مناڵی گەورە بووم کاسپیمە کرد ڕوویم لە بازاڕ چتمە فرۆشت دایکم گوڵدۆزیشتیە کردەم بردەم فرۆش لە کۆڵانۆشتا و خەرجیانمان دەرە هەوڵ و ماوەیەکیش دوکانی دانیا دوکانی میوەفرۆشی تاقی ڕێمە مەدرسە و تاقیە هاتمەوە دوکانداریمە کرد و ئەم بە ژوێنی کاروباری پێشمەرگایەتی و ئەو ڕەفیق و شتانەیە و کەمترە کەوتە ماڵ و کاسپیشتی نەکردو ئەو وەختە چوون بۆ عێراق ماڵمان لەم دێسوورە بوو ئەو دێسوورەی سەرچین بووی لە کلاش و لە تاوگۆزە و لێمدا ڕیم بۆ ئەوەر بۆ عێراق لە سیروان پەڕیمەوە کردمەوەەوە کەڵک و چوون بۆ نەوڕۆڵی و عێراق زم کردۆ کاسپی و شەڵ و ئەمانە هەتا کاتێ بوومەوە پێشمەرگ ئەڕیم مریش کوشتمە سەن لەو دیاتانە مریشمە سەن و وڵاخێک مردەوە کەرەها لێری پێیەکە و ئەمڕ لەبانی سەدەکەی دەروەنی خان دەوری ساڵێ مامر فرۆشی مەکرد کاسپی مەکرد 4 مانگ 5 مانگ لێلی بەرگەل و گێزگەلی دەیەکەوم لە شەمێران لێم دواکەیتر بەرگەلیەکەم بەرگەلەوانەکەم تەواو کرد بینێکیش بوومە جووتیاری ماڵی سەیە هانە سوورە و لە جووتیاریەکە اینجا بوومە پێشمەرگ لەو منتیقەی نەوڕۆڵیا فامیدەی تیا و ڕیچەرنگی تیا و وتیان پێشمەرگا ئاواسە و بۆوە ڕوا و بووە لە حکومەت و حکومەت بشکێنێ و هێمەی بوون و حکومەت و ئازادی بکێتە نای مەملەکەتەکەمان و تایتر خەڵک چەپۆکە سەرەمان نەدا ئەمە ئیتر منیش و عەقڵی خۆتم ئەم پێشمەرگایەتیە باشترە وەم کەژانە و ناڕۆم بوومە پیاوی حکومەت و ڕێم شانم کردەوە پێشمەرگای و لێلی پێشمەرگا وتم زیندەگیەکەم خۆ پارە و مارە نێو لە ئارا و خۆمان مانەژان وە تەمای ژن و مناڵ نەوین ژن و مناڵمان زیندەگی باش نەو بەخوا هەتا پێشمەرگەوین زیندەگیمان باش نەو بەخوا من ئەو ژنمە جەزرەوەیکی کێشا تەکما بۆ لە ئێران و لە عێراق بەخوا دامۆ لای ئەو ماڵما لە سەریاسا دینارێکم نارگە بۆ ژنەکەم خۆم 2 دینارم پێ و گەڕێکم بۆ زۆسک و سەرتیز بۆ شەڕ لە ئێران و دینارێکم بۆ نارگۆ ئیسەی پێم ێژێت تخوا تۆ دینارێک ناردۆ من دەموو دینارەکە نارگۆ بۆ تۆ لە باخەڵتە نانی حکومەتی خوارد منش 2 دینارم پێوگە من لەبەری تۆپوتارە و شەڕاوگم تۆ لە ماڵە دانیچیت و هەڵسایت سوبانیان هاورگە دەری چادرەکە بۆ تو ئێوارە بۆیان هاورگی نیوەڕۆ منش 2 دینارەکەم پێوگە ئەو برامە شەید بوو ڕەفیقی ئەم بوو ئەو خاتری ئەوە ئێمە لەمەوە ئەم ئاشنایی پەیەکە لەگەڵ خانەوادەی ئێمە ئەنا خانەوادەی ئێمەی نەیەناسی من زۆر مناڵ بووم و ئەمیش ڕەفیقی ئەو برامە بوو شەید بوو ئەتر وەختێ ماڵی باوکم لە هەڵەبجە بوو براکەم شەید بوو ئەمان پارتی ماڵی باوکمیان هێنایە دەرەوە هێنایان بۆ گوڵک و
چەند دەوری ساڵە 2 ساڵ لە گوڵپوین ئەم هاتە خوازبێنی من خەڵکەکە یەکێک بوو لەگەڵ پێشمەرگە نان و ئاویان بۆ کرد نانیان بۆ ئەبردن چێشتیان بۆکردن پێشمەرگە تەوزعی ماڵانە بۆ خزمەتیانەکردن نان و ئاویان پێدا پێشمەرگەی مەسەن سەلت و کەسوکاری لە ئێران بۆ خەڵک ئای بۆ گەرمە کرد سەر ڕیشیە تاچی سەری ئەشۆر سەر و جلمان ئەشۆردن هەر خۆم بۆ دایکی خۆم چەند ماڵی خەڵکی پێشمەرگەی ئێرانی لە ماڵمانە نان و ئاویە خوارد چون باوکم لە بنەم تۆڵای ئێرانی بوو خەڵکی هێنا ماڵ سەر و ڕیشیە تاچی سەری ئەشۆرد نان و ئاوی پێیە ئیسراحەتیانەکرێ وەختە ڕۆشتنەوە بۆ مەقەڕەکەیانە چونەوە بۆ جەبە کاک عەبدوڵڵا باین کردم وتی کاک جافەر وتم بەڵێ تی ماڵی خاڵە فەرەج کوڕی گەورەیان نییە و هەر کاکەلیان بووە ڕازی نیم لە دەشتا کەپریان بوو کەپر ڕیون بۆ تووتنکردن بڕۆ بێژە ماڵی خاڵە فەرەج بێریانە هەر دێ کەرا ماڵەکەیان من بۆیانە دەم تۆ خانگیان بۆ بگرە ماڵانە من کەراکەیانە دەم وڵای تر هاوردن مەگوڵب لە گوڵب دامەزریان و هاوا دەوری ساڵێکی پێچوو دوای ساڵەکە دووسێ ڕەفیقم بوو وتی کاک جافەر وتمەها وتی بە دەوای خۆشکی کاکەلی بۆ بکەم منیشتم خۆشکی کاکەلی مناڵە و بۆ شووهە ناشێ و دەرناخەوتی کوڕە گەورەیە کاک جافەر و خاڵە فەرەجیش داگیر لە گوێم و وتم منیش هەڵسام وتم بێژن پێی وتی پێم وەڵای تر ئەیش پیانە وتی دەی ئەر کەنیشکی منی گەرەکی وەڵام من فەخری پێوەکەم وەڵام من هەر لە وەختەوە کە فامم کردەوە تۆ زانیمە کە باوکم پێشمەرگەیە چونکە باوکم هەر لە مناڵی جۆزناوی کورد و کوردەواری و پێشمەرگایەتی کردەوە زەحمەتی زۆری کێشا باوکم بەدبەختی زۆری وەسەراتەوە کەژۆکەشی زۆری کردەوە ئیسەیش هەر پێشمەرگەست ویستا برام پێشمەرگەیە باوکم پێشمەرگەیە یعنی هەر لە شەڕیەم دەعاش و شتا باوکم چوو لە پشتی جبهاکە هەر فەریدون جوانڕۆی خۆی نەیەڵا وتی کاکە گیان تۆ سێ برا و سێ کوڕ لە شەڕایە تۆ پێویستمان بە تۆ نییە کە تۆیزە هەستم کردەکە پێشمەرگە بۆ پێشمەرگایەتی بۆ کوردەواری شەڕەکەن برام باوکم پورزام خاڵم بياني على 24 ساعة لو جبهنا في دفاع قال خاكي كردو لم وطني خوي فخري بيوكل مالكم لهاني دنو مالي على حسين وسليمان بو اماني ستار بو افراسيا بو كشيان اواني لسرقتو اواني لسرقتو يتن ماوي ما انو اللي لو دواي او هم شرد سيبيكو خوي درك تيكشو شرد سيبيكو رين بو برزان شران كلي رين قوتيان بو برزان همش ريماني لا خوارو لعراق وبروين لإيران وعودينيان بردينيان بو برزان سرنا فريون بردينيان بو سرتيس أغي حسين ويجبو وجيبكي خوي هات وجيبكي خوي هات ورين لو دوري ماني لو ينو وينو ياليكو آوا ومكافات رين خوار أو مغفرو السنغر ما نقرد مغزنو شتمان برو دواي موقع قرارو جماعتي بيو عوز مان كنا هذا يتر دوري ده 15 نفر ماندي شلوبات بو دو جنازه جماعتي حمش مانيش جيماو او انيش مان هاوردو انا كي او انيش مان هاوردو يتر هاتي نو مقري خلفي تدوري ما كمان بيچو دواي مانك نقلا كر هاو دينيانو هاتي نو حاجو مرانو كاغدريز ها خوافسي لي كدينو يتر هاتي نو هل وكجا هاتي نو لراو الا ايران ورينا مالي ولا يتر قوة كمان زوري قلتوهين وهين هاتينو ودي هاتان هتشوار تاو ماواتو لو هاتينو لبينجونو لا هاتينو بهورا مانا وفي هاتي مقرقاني خمان لو إسراحات مان كردو دانشتينو تا ماوي دواي ماوكا أو ماوة دواي وهم عايزن شركة شنو رو دسي بيكرو عزيزي تروشو اللي عندها رينو سر شاخ نيوي شاخكو شو إخباري عندها ونوتيان والله في أجمرقات كسر شنوري أوان ريون كجي برسريان قلتو كجي برسريان قرتو
تەقیان کرد و ئیتر بە مولیالی سوع ئەوان بەرزایەکانیان گرت و حکومەت و بەخۆی ئەمانیان فەوتان من و چربە و عەزیز و تروشی و ئەحمەد بەکراوایی و دوانی تر ئەوانم لە بیران نییە کوژیان ئیتر سوعاتایەمەی لە ئەحمەوارین و قۆت لە بیارۆڕی و لە تێڵۆڕی شەر کوژیا ئەوان دەستی خۆیانیان وەشان ڕێنە خوارد بۆ هەڵەبجە و جەنازەکانمان هاورد و نەمانیێڵە بەعەزبیانەوە جەنازەکانمان هاورد و ئیتر دوای ئەو شەڕ نەبووە. جافر و خێزانەکەی لە کۆتایی شۆڕشدا ڕادەگوازرێنە تەورێز و تا سەردەمی دەستپێکردنی شۆڕشی گوڵان لەوێ دەژین. لە سەرەتای شۆڕشی گوڵانەوە جافر جارێکی تر دەگەڕێتەوە سەنگەری پاراستنی خاکی کوردستان. ئەم ڕسمیشانی ماڵی ئازانی ڕسمەکانە من باوکم و ئەوە من سەریاسم ماڵە حاجنوری لە تەبرێز ئەوە لە تەبرێز ماڵێک و خەڵکی کەرکوور بوو ناوی حاجی لەوێتر داوەتیان کردێن ڕۆشتین بۆ ماڵێن باوکم هاتوو بۆ لای ئێمە لە ئێران شارە بۆ تەبرێز منتر ئێمە داوەت کرد بە خاتری باوکم ئێمە لە ماڵی ئەو حاجینوریە بووینەوە حاجی نووری بووینەوە نیمەڕۆ ئەمە نین مناڵەکاننی تەبرێزەوە خێر لە تەبرێزا بوو سەریاس و و بەرزانەی میلەتی گەرەک و چون خەڵکەکەی بگیکەوە سێ تەقسیم دوو تەقسیمی لێ ئێرانە ژن و مناڵی بێ و تێمە لە جەڕێ بکرێ ئیمکانی بێ و خەڵکە بفەوتێ وەکو چۆن قازی محەممەد خۆ ئافریکا و توی من خۆم ئەمووی ئەیدام با میلەتەکەم نەفەوتێ بەرزانیش خەیاڵی ئەمەیوە.